ئەو شەپۆلە بارانبارینە بەردەوامەی زیاتر لە 3 هەفتەیە ناوچە جیاوازەکانی ئێرانی گرتوێتەوە بۆتە هۆی دروستبوونی لافاو لە زیاتر لە 20 پارێزگای ئەو وڵاتە و بەپێی ئامارە فەرمیەکان بەلای کەمەوە 7 کەس گیانیان لەدەستدا و زیانی مادی گەورەش بە شار و شارۆچکە و گوندەکان و زەویە کشتتوکاڵەکانیان گەیشتووە، بەڵام هێشتا مەترسیەکانی یەخەی دانیشتوانی ئەو وڵاتەی بەرنەداوە. کەشناسی ئێران جارێکی دیکە هۆشداری دروستبوونی لافاوی لە ناوچەکانی ڕۆژاوە و باشووری ڕۆژاوای وڵات داوە، بەتایبەت لە پارێزگاکانی، بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە پێشبینی کراوە لەم ڕۆژانەدا ڕوو لە ئێران بکات ئەگەری دروستبوونی لافاو لە خوزستان بەهێزە و سەرنجەکان لەسەر ئەو پارێزگایە، چونکە بەتایبەت لافاوەکانی هەردوو پارێزگای لوڕستان و ئیلام باڕاستەی پارێزگای خوزستان ڕۆیشتووە و زۆرترین ئاو لەو ناوچەیە کۆبووەتەوە. غۆڵام ڕەزا شەریعەتی پارێزگاری خوزستان ڕایگەیاند بەداوی کارخا لە پارێزگاکە پڕبووە و پێویستە چارەسەرێک بۆ ئەو ناوچانە بدۆزرێتەوە کە دەکەونە خواروی بەنداوەکەوە. بە قسەی ناوبراو لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان فەرمانی چۆڵکردنی 6 شارۆچکەی سوسەن گەرد و بوستان و ڕەفیع و ئەبوو حمێزە و کوت سەید نەعیم و حەمیدیەی دراوە. هەروەها بۆیە مەترسی لافاوەوە فەرمانی چۆڵکردنی شارۆچکەی شەیبانی دراوە کە دانیشتوانەکەی 40,000 کەسن. ڕۆژانی پێشتریش بەرپرسانی پارێزگای خوزستان ڕایان گەیاند بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ڕووباری کەرخا بۆ دوو هێندە زۆرینەی گوندەکانی دەشتی ئازادەگان دەبن باژێر ئاوە. هەر بۆیە فەرمانی چۆڵکردنی سەرجەم گوندەکانیان داوە، بەڵام بەشێک لە خەڵکی و ناوچانە ئامادەنین ماڵەکانیان چۆڵ بکەن و بەرەو ڕووی هێزە ئەمنیەکان وەستاونەتەوە. لای خۆشیەوە کە مەرز حاجی زادە بەڕێوەبەری گشتی ناوەندی ئیدارەدانی قەیرانەکان لە پارێزگای خوزستان ئەوەی خستە ڕوو لە ماوەی ڕابردوودا 182 گوندی پارێزگاکە بە تەواوی یان بە نیوەیی چۆڵکراون، ئەگەری زیادبوونی ئەو ژمارەیەش هەیە. هەروەها 30,000 کەسی و ناوچانە لە ئۆردوگای تایبەتدا نیشتەجێکراون. بەپێی لێدوانی بەرپرسانی پەیوەندیداری ئێران زیانە مادیەکان تەنها لە بواری کشتتوکاڵدا لە 19 پارێزگا بە 6,700 ملیار تمەن خەڵێنراوە. لە پارێزگای لوڕستانیش ڕێگای 230 گوند تا ئێستا داخراون و چەندین گوندیش ئاوی خواردنەوەیان لێبڕاوە. لافاوەکان ئێران زیانی بە 700 ناوچەی شوێنەواریش گەیاندووە. لە نوێترین هەنگاویشدا حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران فەرمانی کردووە بە خەرجکردنی 2 ملیار یۆرۆ لە سندوقی پەرەپێدانی نیشتیمانی بۆ ئەو ناوچانەی کە لافاویان تێیدا دروست بووە.